الناس كلهم ويا هاتيتو لمالي فوتو لدي فوتو لموتو فوتو ليه أنا سليماني بريقة تمبريت من عليه بارسة بره بخياري شيء دي اللي كان شو أنا أصلا كانوا بارسة كان ساينس ويا سو بارجي داجي نازل زيادة بخوايا كم كاس مداي بقوم برازاك ما كاميرا نازل أشتي كوسان بوجيان والله مزاك وهندي هذا لراسي مالباتشي بهالويستن أوان حقيقتي أو وضع أدبين كدولتي تركيا أمانجي تنها شربان يجريلا نيبلكو أمانجي همو بلي كردا تشوارشيوي أو هيرشو بيلان دير يعني كبوسر باشوري كردستان بوداي كاري دسترات هذا إسا أمانجان ديار باشوري كردستان بوداي كاري بلام دخودي باشوري كردستان دا أوجه شبو سر قشتي قلي كرتيا وديار خلشي دانش منطقية كان بردوامي گرێدراوی تێکۆشان جوڵانە و سیاسیەکان بوون لەنزیکەوە ئەو واقعە دەبینن داگیرکەرانی کوردستان دەناسن والله ئەڵێن زۆر بەخێمە سەر چاومان ماڵێن ئاوا بێت و هەرچی لە دەستیانە بوو ئەم مەمنی والله هەویستی هاوێ مە زۆر مەمنی زەوەرانی خۆمانەوە هەڵوێستمان هەیە چونکە بەرامبەر میلەتە میلەت فەقیر و هەژارە قوربەسەر ناو دوکانەکەی خۆیە شتی فرۆشتووە ماڵمداری لەگەڵا بووە سواری پێوە بووە ئێمە لەوە تێگەیشتوین کە دوژمنانی وڵاتە ئاوێت دیەکان چۆڵ بن خەڵک ترس بخوێتە ناو دڵیەوە مەترسێکی گەورە بڵاو بێتەوە لە ناو خەڵکە بەداخەوە بەڵام ئەبێ خەڵکیش زۆر بەورە و بە ئیرادەیەکی بەهێزەوە ئەو حاڵتە بکات و هەمووشمان ئەو هەڵوێستەمان هەبێ هەر کەسمان لە شوێنی خۆمانەوە نابێت چاوەڕوانی ئەوە بکەین کە حکوومەتێکی بێ هەڵوێست لە کاتێکا کە قوتە و موچەی خەڵکی خواردووە وڵاتەکەشی فرۆشووە ئێمە بێدەنگ بین لەو ئاسا بەڕاستی ئەبێ هەڵوێستمان هەبێەوە نەهێڵین پشتگیری یەکتری بکەین ئاگامان لە یەکتری بێ سەردانی یەکتری بکەین لە یەکتری بپرسینەوە و پارێزگاریش لە ژیانی یەکتری بکەین بۆ دوکانەکە شڕواتیکە ئەو پردەیە ئەو هەموو سێلاکە و هەموو یەک پشت هەموو لای